سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست بە ژمارە باس لە ئاماری ڕووداوەکانی هاتوچۆ لە سێ ساڵی ڕابردوو دەکەین بە پەیداتەکان لە سێ ساڵی ڕابردوودا زیاتر لە 10,000 ڕووداوی هاتوچۆ لە هەرێمی کوردستان ڕوویان داوە بەو هۆیەوە 1500 کەس گیانیان لەدەستداوە و نزیکەی 20,000 برینداریشی لێکەوتۆتەوە. سەبارەت بە ئاماری ڕووداوەکانی هاتوچۆ لە ساڵی 2022ەوە دەست پێ دەکەین. ژمارەی ڕووداوەکان لە 2022 3706 ڕووداو بووە. ژمارەی برینداربووان 7265 کەس بووە. ژمارەی گیان لەدەستدان بە ڕووداوەکانی هاتوچۆ لە 2022دا 445 کەس بوو. ئەمە ئاماری بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەرێمی کوردستانە. سەبارەت بە جۆری ڕووداوەکان ئەو ڕووداوانەی کە ڕوویان داوە پێکدادان 2909 ڕووداو بووە، وەرگەران 773 ڕووداو بووە، شێلان 438 ڕووداو تۆمارکراون لە سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان. سەبارەت بە سەرپێچیەکان ئەو سەرپێچیانەی کە تۆمارکراون لە ساڵی 2022 کۆی سەرپێچیەکان بە 499,394 سەرپێچی تۆمارکراون. سەرپێچیەکانی سەرەوە جگە لە کامێرەی کۆنتڕۆڵکردنی تیژڕەویە. کامێرەی تیژڕەوی 1,125,976 سەرپێچی تۆمارکراوە. هەروە 15,111 شوفێر دراونەتە دادگا. دەست بە سەراگرتنی ئۆتۆمبیلیش 14,614 بووە. 1,305 ماتۆر سکیلیش دەستیان بەسەردا گیراوە. سەبارەت بە ژمارەی ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستان ئەوەی کە تاکو ئێستا تا 2022 تۆمارکراوە ژمارەیەکی زۆرە 2,041,147 ئۆتۆمبیل تۆمارکراوە لە هەرێمی کوردستان. 1,36,860 تابلۆی هەولێرە، 593,127 تابلۆی سلێمانیە. لە پارێزگای دۆکیش 257,998 ئۆتۆمبیل تۆمارکراوە. ئەوەی تریشی 152,126 ئۆتۆمبیلە کە کارتی زانیێرەکان هی شارەکانی ناوەڕاست و باشووری عێراقە. سەبارەت بە ژمارەی ماتۆرسکیل ئەوەی کێسە لە بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆ تۆمارکراوە 18,819 ماتۆرسکیل لە پارێزگاکانی هەرێمی کوردستان لە بەڕێوەبەرایەتیەکانی هاتوچۆ تۆمارکراوە. سەبارەت بە ژمارەی مۆڵەتی شۆفێری، ژمارەی مۆڵەتی شۆفێری دیارە لە ژمارەی ئۆتۆمبیل زیاترە. 2,793 مۆڵەتی تۆمارکراوە و دراوە لە بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆ. لەو ژمارەوە 245,000یان لە ڕەگەزی مێیە. ساڵی 2022 175,051 مۆڵەتی شوفێری دراوە. بەڵێ سەبارەت بە ڕووداوەکانی هاتوچۆ ئەگەر بەراورد بکەین لە نێوان ئاماری ڕووداوەکانی هاتوچۆ لە سێ ساڵی ڕابردوودا لە 2020 2021 2022 ڕووداوی هاتوچۆ لە 2020 تا 2,897 بووە. لە 2021 4,120 ڕووداوی هاتوچۆ ڕوویداوە. لە 2022 3,706 ڕووداوە. کۆی گشتی ڕووداوەکانی هاتوچۆ لە سێ ساڵی ڕابردوودا 10,723 ڕووداو تۆمارکراون. سەبارەت بە ژمارەی برینداربووان کە ڕێژەیەکی زۆرە، ئێمە دەبینین یەکەمین هۆکاری مردن لە کوردستان ڕووداوەکانی هاتوچۆیە کە گیان لەدەستدان و برینداربوونی لێکەوتۆتەوە. لە 2020 4,772 بریندار هەبووە بۆ ڕووداوەکانی هاتوچۆ. لە 2021 بەرز بۆتەوە بۆ 7,137. لە 2022 بە هەمان شێوەجارێکی دیکە ژمارەی برینداران بۆ ڕووداوەکانی هاتوچۆ بەرز بۆتەوە 7,265 بریندار تۆمارکراوە، لە کاتێکە لە 2021 7,137 ڕووداو تۆمارکراوە. کۆی گشتی ئەوانەی کە بۆ ڕووداوەکانی هاتوچۆ بریندار بوون 19,174 کەس بە ڕووداوەکانی هاتوچۆ لە سێ ساڵی ڕابردوو بریندار بوو. سەبارەت بە گیان لەدەستدان لە 2020 432 کەس بە ڕووداوەکانی هاتوچۆ گیانی لەدەستداوە. لە 2021 600 بەرز بۆتەوە بۆ 623. لە 2022 گیان لەدەستدان بۆ ڕووداوەکانی هاتوچۆ کەمی کردووە کە 445 کەس گیانی لەدەستداوە. کۆی ئەوەی کە لە هەر سێ ساڵەکە 1,500 کەس بە ڕووداوەکانی هاتوچۆ گیانیان لەدەستداوە.
ئەوەی کە بینیتان ئاماری ڕووداوەکانی هاتوچۆ بوو لە 3 ساڵی ڕابردوودا دیارە کۆمەڵێک هۆکار وا دەکە کە ڕووداوی هاتوچۆ ڕووبدا لەوانە یەکەمیان مرۆڤە کەم تەرخەمی شوفێرە غافڵبوونی شوفێرە هەروە تیژڕەویە و خراپی ڕێگاوبانەکان کوالێتی ئۆتۆمبیل خراپی ڕێساکانی هاتوچۆ ڕۆڵ دەبینین لە ڕووداوەکانی هاتوچۆ دیارە یەکەمین هۆکار کە لە کوردستانە هۆکاری یەکەمی مردن لە کوردستان ڕووداوەکانی هاتوچۆە کە ساڵانە قوربانێکی زۆر لە ڕووداوەکانی هاتوچۆ دەکەوێتەوە